ژن و مێردە بەڕێزەکان ئەگەر ئێوە لە تەربیەت و پەروەردەی مناڵەکانتانە یەک بوون ژن و مێرد ئەگەر متفق بوون یەک بوون لە پەروەردەکردنی مناڵ ئەوە هەمووتان سەرکەوتوو دەبن بەڵام ئەگەر ژن و مێرد پێچەوانەی یەکتری بوون لە بەخێوکردن و تەربیە و پەروەردەی مناڵە هەر هەمویان بەدبەختە بن ئەبنە دوو حیزب لە ماڵەوە دوو بەش ئەمە حیزبی باوکە ئەمە حیزبی دایک ئەمە لایەنگری دایکە ئەمە لایەنگری باوکە باوکەڵێ وا بکە لەولاو دایکی دیفاعی لێەکە لە مناڵەکە ژنەکە شتێک دەڵێ پیاوەکە دژی دەوەستێ پیاوەکە شتێک دەڵێ ژنەکە دژی دەوەستێ ئەو کاتە ئەو مناڵانە پەرتەوازە بنە دوو بەشەوە ئەو لایەنگری دایکێتی ئەو لایەنگری باوکێتی بەڵام زۆر جاریش باوک فەقیرە لایەنگری هەر نامێنێ چکە گشتی مناڵ لە پاڵ دایکێتی ئەو کاتە مناڵەکانەکەی دوژمنی خۆشت بۆیە ئەگەر دایک و باوک شتێکە بوو بەخۆیان لەسەری ڕێبکەون چونکە هەر کەسێکیان بێ بە شێوەیە مناڵەکە پەروەردەکە ئەو دەڵێ بۆ جگەرا خۆی ئەو ژەڵێ بە قسەی مەکە جگەرە بخۆ ئێ مناڵە چی بەسەرا دێ وەڵا بە قسەی دایکێکە زۆر بە قسەی ئەو کەسە ئەکا کە لەگەڵ خۆیان گونجێ ئەو دەڵێ نوێژ بکە ئەو شەڵێ وازی لێ بێنە نوێژکردنی چی ئەو دەڵێ لەچک بکە خۆ داپۆشە ئەو دەڵێ وازی لێ بێنە ئەو کاتە ئەو مناڵانە بەدبەختە بن و دایک و باوکشیان بەدبەختە بێ باجی بەدبەختی خۆشیانەدەن بۆیە ئەگەر مناڵ دایک و باوکیان متفق بن لە بەخێوکردنیانە سەرکەوتوو ئەبن دایک و باوک و مناڵەکانیش ئەگەر بوونە دوو بەشیشەوە ئەو ماڵە دوو حیزب و دوو لایەنیتیا دروستە بێ دوو دەمسپی و دوو گەورەیتیا دروستە بێ دڵنیا بە ئاسوودەیی و خۆشبەختی ڕوو لەو ماڵە ناکات